مامۆستا من تقریبا ساڵی پێش ئێستا نقاب بووم براکەم یعنی تقریبا ئاوکو بەڕێستانە مامۆستا شتە ئەویش ئیتر بەبوونەوەیشەوە یعنی چوومە ناو دەرسی قورئان و ئەم شتانەوە یعنی یەکەم جارم بوو سفور بووم ئەو کاتە لە پڕا بڕیارمدا ئیتر تقریبا ساڵێک بەڕێم کرد یعنی بەبێ نوێژی تیا ببڕم نوێژم نەئەبڕی جاران پێشێ بە نیقاب سفور بووم نوێژمە کرد و ڕۆژێ نوێژم نەئەکرد ئیتر دوای ئەوە هاتم بۆ لەو کاتە لە ماڵ نەنکمەژیام هاتم بۆ ماڵ باوکم دایکمەوێت تۆ بێ نیقاب لابێت بەس دەبێت لە چی بکەیت باوکیشمەوێت واسی لێ بێنە ئیتر من لەو بینە باوکیشمای لە هاوتی نیقابەکە لا بەس لە چێکە بکە ئیتر مامۆستا من کەوتم بەڕقا لام برد نیقابەکەم لا برد دوایەوەش پێیانەوتم تۆ نوێژ ناکەی بۆ نوێژ ناکەی نوێژمە کرد لە ژوورەکەی خۆمان نوێژمە کرد یعنی ئەوە نەبوو بڵێم بچمەوتیەوانە دوای هەر تۆ نوێژ ناکەی وەزم لە نوێژی شێنە ئیتر مامۆستا دوای برادەر و ئەم شتانەشم ناسی یعنی تێکەڵی برادرم کردوانە واز لەو کاتی کە بووم بە نیقاب وازم لە برادەرێنا دوای تێکەڵی برادر بوومەوە کە لە هەمووی سار بوومەوە بە بۆنەی ماڵەوە برادەرەکانم تووشی زۆر یعنی شتی غەڵەتیان کردم باشە تووشی زۆر زیاد لە حەد شتی غەڵەتیان کردم ئێستا گەڕامە تۆ نوێژ شتە ئەەکەم و دوو جاریش قورئانم خوێندووە تاوەکو سوورەتی ناز ڕۆشتومە کە ئەو ڕۆژە خوێندم شەوەکەی خەوم بە ماڵی خوا بینی و ئەمانە وتم یعنی ئێستا من ئەڵێم ئەگەرە هەتا ماڵی خوا نەبینم من یعنی گوناحم لەسەر لا ناچێت ئاوا لە مێشکی خۆمە ئەوم مەزبوط کردووە وتمزانم بەڕێستان ئەڵەن چی لەسەرەوە مامۆستاکیان مایکەکەت بگرە با من جارێک پەیامی بۆ دایک و باوکت بنێرم کاتێ تۆ ڕێگری لە کچەکەت ئەەکەی واز لە نیقابەکەی بێنی و دەموچاوی هەڵداتەوە خۆی بۆ پیاوی خەڵک عرزکا و بە ناوی ئەوەی کە وەڵا ئەمە کلتورێکی عەرەبە و یان ئەمە دروست نییە و یان کت چۆنە بێ هەلەیسا و وا لە خۆی بکات ئەوە نەتیجەکەیەتی کە واز لە نوێژیش بێنێت و دوو ڕۆژتر ڕەفیقی خراپ بەرەو خراپ و پشتی خراپی بەرێت بۆیە دایک و باوک ئەبێت دەستی کچەکەی ماچکا کە کاتیە بڕیاری باڵاپۆشیەدات دایک و باوک ئەبێت دەستی کوڕەکەی ماچکا کە کاتیە ئەهلی ئەبێتە ئەهلی قورئان و ئەهلی مزگەوت واللهی کوڕێکی باش لەم سەردەمەیە کچێکی بە پەروەردە و بە ئەخلاق قەسەم بەخوا لە هەزارەها دەفتەر باشترە لە هەموو سەروەت و سامانی ئەم وڵاتە باشترە واللهی لە هەموو بیرە نەوتە دزراوەکان باشترە مناڵێک کە ڕێگەی خوای گرتووە کە ڕێگەی داوێن پاکی و دەستپاکی گرتووە تۆ لە باتی ئەوەی وەکو دایکێ بڕۆی دەستی ماچکەی خەڵاتی بکەیت ئافرین بوونی بکەیت بە قوربان و بە ساقەی بی دەست بە سەریا بێنیت ئەڵی ئادەی نیقابەکە و لابال بۆ چی لابە بۆ گورگەکانی سەرجادا بۆی ملی بشکێنن یانۆکو کچە مۆدێلەکانی لێبێت دوو ڕۆژ لە دەست هەڵبێ و تەمەڕوت بکات مامۆستا ئەیانوت تۆ جارێک تەمەنە مناڵە ینی بۆ کەس نایەتە داوەت و ئەو شتانە وتم با بکەم من شوو ناکەم واز لە شوشێنم تەنها با نیقابەکەم بکەم ئیترۆنیان لێ کردم تاوەکو یعنی گەیشتمەوەی کە برادر وای لێ کردم مامۆستا عنێسا بلانە شتێ بڵم ئەوە لە ئەزانم کە خۆت ئەڵەی شتی خراپێن فێری شتی خراپێن زیاد لە حەد مامۆستا زیاد لە حەد ئێستا وتم گوناحی من ینی چییە بۆ ئەو دنیا گوناحی تۆ خوشکە گەورەکەم طبعاً توبە ئەیسڕێتەوە ئینشاءالله هەوڵدە توبە بکەوە جارێکی ترەوە خی پەروەردگار غەفور و ڕەحیمە یعنی ئەذنب عەبد ذەنبا وەکو پەروەردگارە فەرمێت عەبدێ لە عەبدەکان گوناهێکی کرد فعلم أن له ربا زانیتی خوایەکەیە يغفر الذنب لە گوناح خۆشە بێت بۆیە فتاب توبەی کرد ثم عاد فأذنب ذنبا هەمی سار گەڕایەوە سەر تاوان پاشان زانیتی خوایەکەیە ئەو خوایە لێ خۆش بووە میهرەبانە خوای پەروەردگار غەفور و ڕەحیمە دووبارە تەوبەی کردەوە دوای ئەوە تەوبەکەی شکانەوە هەمیسان گوناحی کردەوە تۆ مادام لە بینی تەوبە و لە بینی یعنی دڵێکت لە دایمەن لای تەوبەکەتە لە لای گەڕانەوەتە خوای پەروەردگار لێ خۆش بووە ئین الله یغفر الذنوب جميعا بۆیە بگەڕێرەوە دووبارە دەستکەرەوە بە تەقوا و بە عیبادەتت بە باڵاپۆشیەکەت و گوێمەوە دە بە هیچ کەس و کارێکت طعن و تانەوتە شەر وەڵام من نازانم یعنی ئینسان کە دامەزرا بوو بۆ خوای گەورە ئەبێ قسەی خەڵک بکاتە ژێر پێی بۆیە تۆ جارێک خۆت دامەزراو بکە ئەو کاتە ئەگەر گونجا لەگەڵ باوکو دایکتا لەگە کەسوکاری خۆتا بچی بۆ عمرەکەش بکە